ئێمە ئەمڕۆ کۆمەڵی میوانی ئازیزمان لایە لەوانە زۆر بۆ بەڕێز کاک سەباح کە میوانمان وەکو کەسایەتی شار واروە کاک هەردی عومەر واروە خات و ڕووپاک واروە کە دایکی دکتۆر ڕەوای ئازیز و نەرمەندی خۆشەویست سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن کۆمەڵی میوزیسیانی خۆشەویست ئێوەش زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر شێوەکارێکیشمان هەیە کە لەولەوە پێگومان سەرقاڵی وێنە کێشانە تابلۆکێتی بەڵێ سەرەتا کاک سەباح بابێ مەلای بەڕێستان بوو سوپاسەکەی نەمڕۆ لای ئێمە میوان بوو هەمومان میوانین لە سەرچنار کە ئەمە هەموو مڵکێکی خۆمانە و خەڵکی ئەم شارێ و هەمیشە ژووتومانە خەڵکی ئەم شارە شانازیەکە کە گەشتیارەکانیان لێرە ئەحەوێنەوە سەرچنار چی یادگاریەکی زۆر خۆشی لای تۆ بەجێهێشتووە کە ئێستا لێرە دانیشتویت و بە شێوازێکی تر و بە دیزاینێکی تر ئاوەدان کراوەتەوە پێشەکی سپاس بۆ ئێوە ئەم دەرفەتان بۆی ڕەپسان کە بتوانین چەند بابەتێک دەربارەی سەرچناری خۆشەویست و بووکی سەیرانگاکانی کوردستان ێزانین ئێمە سەرچنار لە مێژەوە سەرچنار جێگای حەوانەوە و جێگای سەیران و جایگای خانەوادە و بنەماڵەکانی ئەم شارە هاتن بۆ ئەم جێگا بۆ وەختێکی خۆش بەنەسەر سەرچنار من لە حەفتاکانەوە لەم هاتوومەتە مسلمانی خۆم لە بەغا بووم بەڕاستی لە حەفتاکان ئەم سەرچنارە کە ئیبینی ئەوها نەبوو خەڵکێک ئەمە خاستەن ڕۆژانی هەینی ئەمەنە خەڵک ئەهات ڕێگا و جێگان بوو تەنانەت ئەمە ئەم سێرانگای سەرچنار قیبلەی هەموو سێرانگاکانی جیهان بووە لە وڵاتە دراوسێکان لە شارەکانی خوارە و عێراق لە خەلیجەوە ئەم خەڵکە ئەهاتن بۆ ئەم سەرچنارە زۆر جار هەبوو خەڵک ئەمایە لەسەر ئەو جادە جێگەومەکان نەبوو و تێر جێگا نەبوو خەڵکی ئەم سەرچنارە بەڕاستی خەڵکێکی زۆر میواندۆست و خۆشەویست و خەڵکیان ئەبردەوە سێ چوار و عایلۆمانیان برد ماڵی خۆیان لەوێ ئەمانەوە بەهۆی ئەوە بوو بە هۆی ناسین یەکتری و کەسایەتی و تەنانە ژونخوازی لێپێ بوو سەرچنار بەڕاستی چی باشکەم هەر کەمە بە نسبەتی سەرچنارەوە بەس بەداخەوە من خەڵکی شارەکە ئەمەنە بایەخی پێ نایەن چونکە نزیکە و خۆشە ڕاکەین بۆ ئەم لاولا و شارەکانی و وڵاتەکانی کە سەرچنار بەڕاستی پێیجێکی تایە پێیجی گەڕێکی سەرچنار باشە باسی ئەو مۆزوع بکەین پەیجی سەرچنار بەڕاستی زۆر سوپاسیانەکەین کە زۆر احتمامیانیاوە بە سەرچنار و کەسایەتی سەرچنار و خەڵکی سەرچنار چونکە خەڵکی سەرچناری زۆر زۆر لەم جێگا کەس شتیان یادگاری جوانیان هەبووە ئیسە زۆربەیان لە هەندەران و قەچمێکی لێران ئەوەک سەرچناری کۆم بێ ئەزانی سەرچنار چۆن بابەتی چیتیا بۆ لە هەموو ناحەیەکەوە یعنی ما باسی کەم هێشتا ینی هەر تایبەتمەندیەکانی بۆ تایبەتمەندی خەڵکی ئەم گەڕەکەش ینی لەگەڵ ئەم سەیرانگایە هەروکو پێشتریش باسمان کرد زۆر خزم دۆست بوون یانی زۆر حەزیانە کرد میوانداری خەڵک بکەن بچینە لای کاکردیتەوەکو دانیشتوێکی سەرچنار لە کۆنەوە کە پێش پرۆگرامەکە گفتوگویەکمان کرد ئەگە پێمان بڵێ سەرەتای ئاوەدانی لە سەرچنار و کە ماڵەکە ئینتیهاتن مێژوەکەی چۆن بۆ ئەو ماڵانە چۆن بوون پێشەشی بەنای خی گەورە بە شتێک هەیە بە وەکو سەرچناریە قسەیەک هینی خۆمە ئەمە ڕاستپاردنی و کەسیش پێی نەوتوم فەرموو من لێرەوانێ زۆر سپاسی کات پاڤێڵەکەم ئەو هەڵوێستەی کە لە جاری پێشونوانی سەرچناری پاکردو کردیەوە بە سەرچنارەکەی جارە بەڕاستی ئێمە چەند جارێک وەکو سەرچناریەکان بە کاک دکتۆر هەواڵ مامودۆ خۆی زانێت چەند جار لە ڕێی مەلای مزگەوتەکانەوانێ داوامان کرد ئەم سەرمان کرد دوای باش و بەدەنگ داواکاریەکەمانەوە هاتن یعنی ئەم سەرچنارەکە ئێستا ئێوە لای دانیشتون ئێستا ئەوە دانیشتون ئەگەر ساڵێک لەمەوە پێشپار ئەم کاتانە بەهاتنا بێستا ناهاو بێنە ناوی باوەڕەکەت ئێمە خۆمان خەڵکی سەرچنار بووین ناهاتی لەم ناوەوانێ بە سێ ساڵی چوار ساڵی ژە مانتیقانەم نەبینیوە یعنی بەوا بێ لە زەد بوو هیچ ئینێکی پێوە نەمابوو سیمای سەرچناری پێوە نەمابوو سەیرانگای چی و مەسیفی چی بەڕبوو لە خەڵکی خۆتانە زان پلیز ناکە ئەم سەرچنانە وەختی خۆی من طبعا کە ئێمە من 2 ساڵ نەگەڕەکی مەڵکەنیوانە خۆمان خەڵکی مەڵکەنی سەرپیر مەسوولی
هەموو کە زەمان ناسی کوڕی مەری حەمەقاوەچی کە هاتوینەتە سەرچنا لە ساڵی 59 بدایەتی 60ەکان و هاتووی بەواسطەی لافاوشتەکە و خانۆکەمان کە لافاو ڕوخانوێتی و هینی کردو و خانۆکەمانی تر خانومان بۆ نەکراوەتوانێت باوکم مزەمیر بوو هات لە معمەلە تازە تەعین بوو تازە معمەلەکە تەواو بوو خانوویەکی لێرە وەرگرت و لەگەڵ چەند مناڵی هەبوو لێرە سکنا بوو هاتی لێرە من لە ساڵی 60 و تقریبا سێوانە بەبێری مێ کە لە سەرچنارە لەم سەرچنارە ئەم سەرچنارە وەختی خۆی بێشەیە بوو ئەو کانی ئاوهینەی هەبووەمانە تەمان هێشتا ئەم سەرچاوی ئاوشتی بۆ ڕانە چێشتاوەمانە ئەم سەرچنارە کە سەرچاوی ئاوەکان بۆ ڕاکێشا بوو بە سەرچاوێکی ئاو بۆ سلێمانی یەکەم سەرچاوە بوو کارێزی وەستا شەریف و مەسەڵی کانێسکان و هینی مزگەوتی حاجیحان و مەجموعەیە کارێز و کانی هەبوو لەو مەنتیقەیە کە ئاوداری سلێمانیانە کرد ئەمە تاکە سەرچاوە کە هەبێت ئاوی سەر سلێمانی ئاوی سەرچنار بوو ئەجا کە ئەم ئاو سەرچنارە کەەوە بوو لە ساڵی 52 کە ئەو عەقدی معمەلی چیمەنتۆیە بەسرا معمەلی چیمەنتۆکەیان کرد لە ساڵی 58 تقریبا ئینتاجی دەکرد و مەلیک فەیساڵ ئیفتتاحەکەی کردەوانە کردێتەوە من کە خوێنومەتەوان و بیرەوەری مەسا کە باوکمان بۆیان باس کردوینەوەمانە ئەو ئەجا ئێرە هەر بێشێ بۆ هەمی دەرک و داڵ و چەموهین بۆمانە یان بە تۆفیق قەزاز باوکی کاک سەرچەڵ تۆفیق قەزاز کابراک بوو دەست ڕۆشتی بوو لە سلێمانیە پارەیان بوو ئیمکانێتی هەبوومانە هانی چی درەختی جوان و بەران و ڕێک و پێکێ ئەو سەرچنارە کۆنەکان و کاک سەباحیش احتیمالە قسمێکی لەبیر مابێت وایە دارسێوەکانی بەر ئەمانە هەمووی سێ و هەرمێ و یعنی بەهاتی تا ئێرە کە ئەوون سەرچنار وێنەی باخی لوبنانە یعنی خەڵک نازانێ قسەی بۆ کراوە باوەڕکە کاهاتی تەنای لەباتی ئەم توانە و ئەم هەنجی زڕە هەنجیر و سوورە چنارانە طبعا ئەم درەختانە ئەمانەی هینن باوەڕ کە سێ و هەرمێ و خۆخ و قەیسی بۆ درەختانی ئەو بەرەوە هەنار و ئەنواع وەشکاڵ بێتەوە وەختی خۆی کە هینهانی تۆفیق قەزاز زانی بەڕەحمە بێت ئەنواع و ئەشکال درەختی بۆ لێ ڕوانە بوو لە دوی ئەمدی و ئەودی و فستق حتاش کاشی ئێستاش نیوێم شارە نازانێت کاشی چییە حتا درەختی کاچی و بازی گوێزێکی بۆ ئانی ئێستاش کەس نێدیوە لەم شارە لە مەشتەلەکە لە دوی ئەودیوە باخوانی بۆ گرتبوو لەسەر هینی خۆی حەمەدیۆمان خزمەتیانە کرد ئێمە مناڵ بووینە هاتی لێشمانە خوارد و هینیشمانە کردومان یعنی ئەمانە بۆ خۆی چێژێکی تایبەتی هەبووە یعنی ئەمە یادەوەریەکی بەشیە یادەوەریە کە ئەوانەی کە کاگەردی ئەچینەوە تۆزێک لەوەی کە چۆن بنیادرا و کەشێکی وا خۆشی هەیە و ئێستا ئەم دارانە هەمووی ئاوابوونەتە دارێکی گەورە و ئەم ناوە بۆتە سەیرانگایەکی خۆش ژینگەیەکی پاک سروشتێکی جوان ئاو هەوایەکی فێنک و پاک لەم هەموو ئاو هەوا فێنکە پاکەشە و لەم ڕۆژە هەینیەشە هات و ڕووپاک دکتۆر ڕاوەمان لەگەڵە ئێمە زۆریەتە کورسات بۆلامان بەڵام تۆمان نەبینی وەقت پرسیارێک لێ بکەین گۆرانی بۆڵێ لە ماڵەوە وەڵام من خۆم بەعتیادی ڕۆژانە گوێی لێگرم یعنی گۆرانی ئەڵێ نەخێر خۆم دامناوە بە ڕۆژ گوێی لێگرم گوێی لێگری ئەی بۆ ناڵێ لە ماڵەوە بەڕاستە و خۆ دەکەواتە ئێستا بۆ مام بڵێ بۆی تۆش گوێ لێبێت و ئێمەش گوێمان لێبێت بەر لەوێ هیچ پرسیارە لە کەستانکەی دکتۆر زۆر بەخێربێ با ئێمە بینەرەکانی شۆمان لە گۆرانیەکی دەنگە خۆشەکەی تو باشە گیان ئەزانی بۆ خۆشم نەوێ ئەزانی بۆ چاوەڕێتم ئەزانی بۆ خۆشم نەوێ ئەزانی بۆ چاوەڕێتم چونکە شێتم چونکە ئێستاش هەر بەیادی ساڵانی زوو دڵم پەڕە لە زوو
يستالكوي بوخو لمن ونكر دوا أين زاني دلي من لنا وجانتا كيشانتا هالقرتوا يستالكوي بوخو لمن ونكر دوا أين زاني دلي من لنا وجانتا كيشانتا هالقرتوا سختي نمان يترم هوار نما بود نقرم لني وهولو باراني زور لجير سيبار وتيش يخور من هار ظلم للايتو يا هربوتو يا زارو سختي وسويا أزاني بو خوشم مبي أزاني بو جاورتم أزاني بو خوشم مبي أزاني بو جاورتم چونکە ئێستاشهر بەیادی ساڵانی زۆر دڵم پڕە لە ئارەزوو یاخۆ دەنگە خۆشە و هەر بمێنێت دەستی هۆش خۆش بێت لەگەڵ گۆرانەکە تا دکتۆر دایکە زۆر چێژی لێبینی لەگەڵ ئێمەیە یاخوا دەنگە خۆش بێت پاکتەمان بڵێ یادگاریەکەت هەیە لە سەرچناوە ئێستا لەگەڵ گۆرانیەکە ئەوەنە ئاوێتە بخوا لەگەڵ هەموو گۆرانیەکانی ئاوام ئەی لەگەڵ سەرچنارە سەرچنار من لە مناڵیەوە هەر لە سەرچنار بوو باشە خات و ڕووپاک ئەزانی کە وەکو ئەم بەڕێزانەش باسییان لێەوە کە سەرچنا هەل لە کۆنەوە لە لای خێزانەکان زۆر گرنگی و تایبەتیە بوو یعنی هەز زۆر کات لەوانەیە سیارەش کەم بوو بێت هەر هاتو چۆش ئەمەنەی بەعرەبانەی دوو ئەسپی ئاهاتین کە سیارەکەم بووە باشە من مناڵ بووم بیرمەوە ئاهاتین سەیرانگایەکی زۆر خۆش بوو ئەی باشەکەەوە نەبوو چۆن خواردن و شتانەیە ناو لێرە دانیشتن و چۆن هەڵیانەگرت لێرەش لێیانەنا ئەوی ساشار یاپراخەکارە بووە ئەو کاتە بە سادە و ساکارتریش ئاهاتن ئەو کاتە سادە و ساکارتر بۆ سەیران مەزەوانی کە ناو شارەوە بەهاتن عەفو ناسایی تۆیکەین بە مناقەشەیەکی بووی ئەوانەی کە لە ناو شارەوە طبعا هاتم بوێرە ئێرە نزیکترین سەیرانگا بوو بەنسبەت شاری سلێمانیەوانێ خەڵک سیاری کەم بوو ناگەشتا ئەزمەڕ و سەرسیر و بەعزە ئەو سەیرانگانی کە ئێستا ئەنزێەوە بەعزە شوێنێک ڕمشی منطقەی محەڕەمە بوو خۆتان نەزان تەمەنی ئەوە نیە کوردستانی هەر سلێمانیا و حەسەر بوو خەڵک بە پاسی مەسلحا هات ئەم زەمینەی نایلوێن هەبوو خوشکەجیان زانێت چیماوەی کە جارە مەنجەڵای پراخەکەیان تەیە کە نەختێ نانی تیری تەڕێکراوە سەیرانی سەوا بوو سەوزە و نان و کۆکرایەوانێمانە دەستی مناڵە ژێرە بۆ پاسی مەسلحەکە و ئێتە خەڵک هاو بۆ سەرچنار بێرە سەیرانی خۆی کرێمە هەمووی دارجۆزوین و شێوەی سەرچنار وانە بۆ مە چاکراوە طبعا سروشتی بوو خۆشتی سروشتی خۆش من ئەوسان پێ خۆش جوانتر بوو ئەو ساکە ئێوە بۆ مناڵ بوون لەگەڵ ماڵی باوکتان هاتم بۆ ئێرە شوێنی یاریشتی هەبوو ئێرە نانە ئەو شتانەی نەبوو تیای نەبوو بەڵام هەمووی وەکو لۆج بەم هینانە جیا کرابەوە دائنیشتن خێزانەکان کەڵک و بەهین کرابوو جا بەس ئەم ئاوە ئەتاکوێ ئەیانی یعنی ئەم چەمە پارتر بوو ئەمە ئێرە یعنی خەڵک دەتوانی قاچیش ئەمە خەڵک دیادا تیا دانیش دێرە يعني حەسەن زیرەک بەڕەحمە بێت لەگەڵ ئەبوو سەباح وانە جەماعەتی هەولێرە هاتن ئەویا بوو خۆی تقریبا ئێستا گیراوە
کورسی نایلۆنیان تیادانا و شتیان تیادانا ناوەکە دانیشتی لەنا ئاوەکە دانیشتە قاچیان لە ئاوەکە بوو ئێمەش ئەو کاتە مناڵبووین زۆر گەورە نەبووین هاتین بە دیاریان و دانیشت لەیە حەسەن زیرەک گۆرانی جورجورمانی جورجور و ئەو گۆرانیانەیە وت و جەماعەتێکی هەولێری لەگەڵا مۆسیقا و شتیان بۆ لێیا و ئەوەی گۆرانی هین وی ئەمری خوای کرد لە هەولێر لەو ماوەی پێشووە گۆرانی بێژە کۆنەکە هین ئەوەی مۆسیقا شاتە کۆمەڵی هونەرمەندی زۆر باش کاتبوون ئێرە زۆر باش دکتۆرەوە بابچینە لای دکتۆر ناقەشەتانە لەگە کاک ڕێبازە والله بەس باسی سەرساریش دەبوو کە پێمان بڵێ یادگاریەکت لە سەرچنارە هەیە بەخوا من تەمەنم هەیە بەڵام ناڵی هەر لێرە وەکو شوێنێکی سەیرانگە و هەواگەی نەماوتۆ تەمەنێت چەنە ئەو دوایە توای لە دایکە بپرسین ئەوان بەڵام دکتۆر ئەوەی کە ئەمان باسیەکەن یعنی بۆ ئێمە یعنی ئەمانە هەمووی یادگاری بەدایک و باپیر و بابیمان یعنی چۆن ئەم شوێنانە یعنی وەکو هونەرمەندێ وەکو پزیشکێک ینی بە هەموو بابەتەکانەوە پارێزگاری لەم شوێنانە بکەین یعنی ئەمانە هەمووی مڵکی شاری سلێمان سا کێشەکە لەوەیە ئەو نیشتیمان دۆستی و ئینتیما و وڵات پارێزیە نەماوە یعنی ئەبێت ئێمە هانی ئەوە بین کە لە ڕێی پەروەردەوە بێت لە ڕێی چوزام دایانگەکانەوە بێت لە مناڵیەوە ناڵەکان بەوە گۆشت کرێن و بەخێوە بکرێن لەسەرەوەی کە خاک و نیشتیمانی خۆی خۆش بێ ئەم شوێنە جوان و هەوارگە و شوێنە دڵگیرانە پاکوتەمی زرا بگیرێ لە ڕووی ژینگەوە خزمەت بکرێ لە ڕووی هاوینە هەوار و گەشت و گوزارەوە خزمەت بکرێ شێوەیەکی سەردەمیانە بۆی بتوانین زۆرترین میوان و ئەوانی کە سەردانی سلێمانیەکان ڕوو لەم شوێنانە بکەن ئێستا دەستی پیا هێنراوە و با بڵێن تۆزێک بژێنراوەتەوە بەڵام ئەکرێت جوانتریش بکرێەوە کرێ زیاتر خزمەت بکرێ بۆی خەڵک بە شێوەیەکی زیاتر ڕوو لەم شوێنانە بکە ئەتوانانی وەکو سەرچاوەیەکی داراییش سوودی لێوەربگیرێت بۆ گەشتیاران بڵێ بەڵام ئەیتر بە هیوای ئەوەین کە ئێرەش و هەموو شوێنانەی تریش کە بە مۆرکی سلێمانی و ناوی سلێمانی پێوە بەستراوە بتوانین خزمەتی بکەین و بتوانین پاکوتەمیز ڕایگرین و بتوانین بەش جوانترین شێوە سروشتە جوانەمان گوناحنێت خۆ یعنی تۆکو هونەرمەندێک وەکو هاوڕێکانی کرد باشە بەدەر لە کارە پزیشکێکەوە چەند جوانە ئێواران لێرە کۆنسێرت بکرێت با کۆنسێتی گەورەش نەبێت یعنی خەڵکێک لێرە لێو کۆبێتەوە یعنی چێژێکی تری هەیە کاگەردی باسیەوە کاڵێ حەسەن زیرەکوان هاتون قاچیان خسۆتە ئاوکۆ گۆرانیان و ڕاست کە ئەو نەرمەندە گەورەیە کە توانی بێت بەرهەمێک لێرە لە ناو سەرچنارە ئەمانە چەند گرنگە هەبێت بێگومان ناڵم یعنی زۆر گرنگە کە لە ڕووی ئەوەی کە گەشتیار ڕووبکاتە ئێرە خەڵکی شارەکە خۆشی ئێستا ناشکوری نەبێت کەس کۆ نابێتەوە وەکو جاران پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر بەهێز نەماوە سەیران وشت بەخوا بڕوا ناکەم یعنی ساوی کە هەیە باخی هەیە لە دەرەوەی سلێمانی و ڕاتە دەرەوەی سلێم ئەم شوێنە خۆشەوە بێ بۆ چێتی بۆ باخێکی دەرەوەی سلێمانی وە ازدحامەکە لێرە هەبوو ئێستا ڕاست ینی بەیەک ئایلەکان ئەو ساغ علاقەی اجتماعی بە قووەتر بوو دکتۆر ڕاستەکە بەڵام ئێستا کواوەمەوە کاک هەموویان تەلەموبایلەکەی هەمووی هینەوە سابنەر لەم لانێ برام هەبێ سێ مانگە نەمدی والله ئەوە لێ هات دەستان خۆش بێ کۆمەڵێک گفتوگۆی کەشەکەین ئێمە لەگەڵەوەی کە لە پرۆگرامەکەمانە خاتونێکمان لام میوانە شێوەکارە کە هەر لە پشت ئێمەوە کۆمەڵێ تابلۆی ئامادە کردووە هەم بۆی لەگەڵ بینەرەکانمان بەردەوام بین بە هەرمەتی ئێوە دوای یەم وەلایەوە بچینە لای خاتوو ژوان باقی نەوەیەکی ساڵی زغەری کوردستانی کە ئێستا لە لامانە زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش مایکەکەەوە گەرتۆزە نزیکترکەیتەوە بێگومان هەمیشە و تومانە خانمان ئەتوانن بە شێوەیەکی باش ڕۆڵێکی بەرچاویان هەبێ و بە تایبەتی لەم نێوەندەشدا هونەرمەندان ئەتوانن کاری زۆر ناوازە بکەن ئێستا ئێمە خۆمان لە سروشتێکی زۆر جوانەی ینی سەرچنار بۆ خۆی سروشتێکی زۆر جوانە لەگەڵ ئەمانەشا کۆمەڵێ تابلۆی زۆر جوانی خات و ژوان و ئێستا خۆشی لە لامانە خات و ژوان پێمان خۆشەوە شێوە کارێ وەکو نەوەیەکی کەسایەتیشی ئاوا بەناوبانک سەیاڵی ئەسغەر هونەرمەندی گەورە یعنی چۆن بتوانین ئێمە ئەم سروشتە جوانەمانەیە لە کاری هونەریە بەکاری بێنین یاخود بتوانین پارێزگاری لێ بکەین ئەگەر ڕووکەیتە کامێرەکە قسەشمان بۆ بکەیت سپاس دەکەین
دەستان خۆش بن بە سەرکردنەوانەی ئێوە ینی کارێکی گرنگە کە لە لای هاوڵاتیان و لە لای هونەرمەندان و لای هەموو چین و توێژەکان کە سەردانی ئەم جۆرە شوێنانە بکەن و ئاشناکردنەوەیەکی زۆر جوانە کارێکی جوانە دەستان خۆش بێ وەکو هوەری شێوەکاری بوارەکەی من خۆم قسە بکەم بێگومان سروشتێکی زۆر جوانە بە تایبەت بۆ کاری سیمپۆزۆم بۆ کاری چالاکێکی لەم جۆرە کە ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژیش بێ هونەرمەندان تابلۆ بکێشن لێرە سروشتە جوانەکەی سەرچنار بکێشن شتێکی زۆر جوانە نەک هەر سەرچنار هەموو شوێنە گشتیانەی کە دیمەنێکی جوان دڵڕفێنیان هەیە جاخاستم بۆ ئێوەی هونەرمەند و شێوە بێگومان کاریگەرێکی زۆر جوانی هەیە جوان باسیەوەی کرد ئەڵێ ئەم ئاشکردنەوەیە یعنی هەر لە ماوەی ڕابردووە وتمان سەرچنار ئاشناکەینەوە بە خەڵکی سلێمانی و بە گەشتیارەکانیشی یعنی لە زاری میوانەکانیشمەوە کە خۆیان هەر لە مناڵیەوە لە ساڵی 1970کانەوە لێرە گەورە بوون ئەڵێ گەر ساڵ پار بەهاتیتیان نەوە دەتوانی بێتە ئەم شوێنە لەبەرەوەی کە شوێنێک بولانەی کۆمەڵی کەسی لێو بێ بە شێوەیەک شێوان دەبێت یان یاخو کۆمەڵە جێگەیەکی نابەجێتیا بوو بێ تۆکو خاتونێ چەند دڵخۆشیت بۆ هەموو خاتنەکان کە ئەم شوێنە بکرێتەوە بە خێزانی بکرێتەوە بە موچی خەڵکی شای سلەیمانی بێگومان جێ خۆشحاڵیە ئەو کات هەم خانمان بە هاوڕێکانیان ئەتوانە سەردانی ئەم جۆرە شوێنانەکە نەک لەگەڵ خێزانەکانیان زۆر جار چەند هاوڕێکەوە بنەوە شوێنێک کە بچن بۆی گەشێکی جوانی هەبێ من خۆم هاوڕێم هەیە لە دەرەوەی شار کە بێتە سلەیمانی بڵێم باچین بۆ ئەوێ لە بەرەوەی دیمەنێکی جوانی هەیە ئێستا جێگەی ساردەمەنیەکە خۆی بێگومان سروشتێکی جوان دڵڕفێن ئەو بێگومان ئەم ئاشکردنەوەی زۆر زۆر زارور بوو بۆ سەرچنار باشە ئەمەش بێگومان لەسەر بڕیاری سەرۆک باڵ تاڵەبانی کە توانرا و ئەمە بەردەوامی شەبێت و بەڵام ئەوەی ئەرچی خۆشمانە وەکو خەڵکی شاری سلێمانی خۆشمان پارێزگاری لێ بکەین پاک و خاوێنێکی ڕابگرین و بشتوانین ڕێز لەو گەشتیارانەش بکرین کە هێتا ئەم شوێنەوە بۆی بەردەوام ئاوادانی بێ ئەم تابلوانەی تۆ کە کێشاوتن پێشانگایەکی تایبەت بە خۆتە کردبێتەوە یاخود جارێ هەر بۆ خۆتە دروست جارێ هەروە دروستم کردو بۆ پێشانگای تایبەت نا بەڵام بەنیاز خۆت پەیمانگا و تاوا کردووە یاخۆت ئەمە هەر حەزێکی خۆت هەر حەزی خۆمە هەر حەزی خۆت هەر حەزێکی خۆم بووە بۆ پێشانگاشم پێشانگای تایبەتم نیە بەڵام بەنیازم ئینشەڵڵا مساڵ پێشانگای تایبەتی خۆمە بێ چالاکێکی جۆرا و جۆری تریشم بەدەست ئەمەش بۆ خۆی پێشانگایەکە بۆ تۆ بەدڵنیەوە جێ خۆشحاڵیە دەستیەوە خۆش بێ تابلۆکان نازام کە چۆن بڵێ تابلۆکان گرنگیان ئێستا لەسەر تابلۆکانی قساکەین زیاتر تۆ حەز ئەەکەی لە کارکتەرەکانە ئیش بکەیت یاخود بینە نییە لەگەڵ سروشتا چۆن لە سروشتیش بینم هەیە ڕاستی بەس ئەمڕۆ نەمهێنا بوو باشە کۆمەڵە کاری کۆنێ وا پێویستی کرد لە نەمهێنا بوو ئەمانە لە بەردەسابوون ئامادە بوون کە بیان هێنم ئەگەرنانە هەر کەسایەتەکانە بێگومان سروشتیش ئەو کەسایەتەکانیش بە خۆشحاڵیەوە ماوەی ڕابردوو من لە بۆردی توێژینەوە و ڕووناکبێری سەر بە مەکتەبی گەشەپێدان و بیرۆهۆشیاری دوو تابلۆی بەڕێز مامجەلال ڕۆحی شاد بێ بە شازی گرافیک لەسەر دیوار کردومە کارێکی زۆر جوان بوو میوانانی شەرکە سەردانیەوەکە بەلایەوە زۆر جوانە جگەلەوە لە خوێندنگەیەک لە قەزای پێنجوێن خوێندنگەی ئامادەیی ڕێچکە سێ تابلۆی گرافیکی هەرهی کەسایەتیەکان مامۆستا حەمە ئەمین پێنجوێنی مامۆستا شێرکۆ بێکەس مامۆستا عەباس بەدری ئەم کەسایەتیانەشم لەوێ بە شێوازی گرافیک لەسەر دیوار کردبوو لە کتێبخانەکەیانە ئەوانە هەرێکێکیان پێگەیەکی گرنگی خۆیان هەیە ئەمڕۆ لێرە سەیلێز خەریشمان لەگەڵخۆشنەوەیەکی ڕاستەکەی وەکو چۆن بڵێم سێ ئەلیەزغەری کوردستانی مامەی باپیرمە خانەوادەیەکەن هەر هەمان خانەوادەین فەرقمان نییە ئێستش خۆشبەختانە پەیوەندیمان هەرماوە لەگەڵ نەوەکانی لەگەڵ سێ عەلادینی بابشەهاب لەگەڵ سێ ئیبراهیم کە بەداخەوە لە ژیانە نەماوە سەی محەدین ئێستش هەر کۆنتاکتمان هەیە و ئەو پەیوەندی هەر پارێزراوە خۆشبەختانە و کاری داهاتووشم حەزەکەم ئاماژە بۆەوەش بم کتێبێکە لەسەر سەیلێزغەر کوردستانی کەسایەتیەکی مەزنی کوردکە نەگەوەی کە بڵم کە خۆم
لە بنەماڵی خۆم و دۆستی خۆم و کەسایەتی هەمان بنەماڵین وەکو ڕێزێک وەکو وەفایەک بۆ مادووبوونەکانی ئەو کە لەو سەردەمەیە بەو هەموو نەهامەتیە و بەبێ ئەوەی کە هیچ ئامێرێک بەردەست بێت ئەو توانیوەتی پێشکەوتنێکی زۆر باش دروست بکە لە هونەری کوردیە. زۆر باش ئەمڕۆژ لێرە تابلوەیەکی بۆ داناوین کە بۆمان تەواو بکەیت. ئەم تابلۆی تر فریا بکەم لەگەڵمان نامێنیتەوە جارێک کاتمانەیە ئێمە کۆمەڵە گفتوگوی کەشەکەین تەواویش نەبوو توانیت تۆر بەردەوام بی دەستە خۆش بێت تۆ بەردەوام بە لە کاری خۆت. خۆشەویستان ئەمیشە ئەڵێن لە ئەم شارە وەکو شاری سلێمانی و سەرچناریش بەم کەش و هەوا سروشتیە جوانەی و بەم جوانی چنار و درەختانەیەوە زۆر دڕەفێن بووە. هەمیشە مەڵبەندی ڕۆشنبیران و شاعیران بۆ ئەم شارە وەک لەوەی کە پیرەمێر زۆر جوان وەسفیەکات ئەڵێ زەمزەمەی بولبولی ئێوارانی نەرمە بارانی ژێر دەوارانی لە نەسئەی بەزمی سەرچنار وشکە سۆفی دەخاتە گۆرانی. جایەمە ئەمڕۆ لەگەڵ ئەم گفتوگۆیانەشمانە ئەمانەیە جۆمان لە گۆرانێکی تری دکتۆر ڕەوا بێ ئەگەر ئامادێ فەرم. نیگاکان زۆر شداڵێ چاوەکانت بێدەنگە دوێ نیگاکان زۆر شداڵێ ئەوەی بادام نەیدرکێنی ئەوەی لات بۆتان هێنی هەر کاتێ سارنجیانە دەمێ ئاشکرانیان تێئەگا هەر کاتێ سارنجیانە دەمێ ئاشکرانیان تێئەگا وان باسمانی دڵاوە چاوەکانێ جووتێ خۆرن وان باسمانی دڵاوە سروشتیشکی لێ دزیوە وان بەڕۆماتی گوڵاوە گوڵیش بۆیە پێکەنیوە خەندەی لالێوە دزیوە گوڵیش بۆیە پێکەنیوە خەندەی لالێوە دزیوە چران بۆ ڕووناکی ڕێم هەڵکران چاوەکانێ جووتێ چران بۆ ڕووناکی ڕێم هەڵکران لە ڕێگای سەختی بەرەو ژوورە بە شوێن هیوای بەرز و دوورە
نقايان وزوتين ما تشوي سافري شين ما نقايان وزوتين ما تشوي سافري شين ما بۆڕان جەڕۆت کردم بۆ دەست خەڕۆت کردم بۆڕان جەڕۆت کردم بۆ دەست خەڕۆت کردم نهێنی و درگانێ داخوازی و شکانێ نهێنی و درگانێ داخوازی و شکانێ تۆ قیبلەی هیوام بووی تۆ جێگەی بڕوام بووی تۆ قیبلەی هیوام بووی تۆ جێگەی بڕوام بووی ئەی نەزداری عمرم ئەی گوڵزاری شێرم ئەی نەزداری عمرم ئەی گوڵزاری شێرم تاو ڕۆژەی ئەمرێ هەر یەخەی تۆگرێ تۆ ڕەنجە ڕوت کردێ بۆ دەست خەڕوت کردم ئەی نەزداری عمرم ئەی گوڵزاری شێرم ئەی نەزداری عمرم ئەی گوڵزاری شێرم تاو ڕۆژەی ئەمرێ هەر یەخەی تۆگرێ بۆ ڕەنجە ڕوت کردێ بۆ دەست خەڕوت کردم بۆ ڕەنجە ڕوت کردم بۆ دەست خەڕوت کردم بۆ ڕەنجە ڕوت کردم بۆ دەست خەڕوت کردم نهێنی و درگانێ داخوازی و شکانێ نهێنی و درگانێ داخوازی و شکانێ تۆ قیبلەی هیوام بووی تۆ جێگەی بڕوام بووی تۆ قیبلەی هیوام بووی تۆ جێگەی بڕوام بووی هەر بمێنێت زۆر زۆر سپاس دکتۆرجان جا لەگەڵ گۆرانەکەی دکتۆرە خۆشەویستان کاک سەباح مۆبایلەکەی یەنایە دەرەوە وتی سێریشیان ڕسمە بکە ئەمە هادی و قەحتانن دوو کەسایەتی بوون لە سەرچنار کە ئەمە ساگەر وێنەکەی هاوکارانم شانی بن لەبەرەوەی سەرکۆ کاک سەباح یەکەم فۆتۆگرافەر بکەنەوە سەرچنارە کاری کردووە لە سەردەمی خۆیدا سەباح ببوورەڵم کاگاتی باسی ئەم دوو کەسایەتیمان بۆ بکەیت کە قسە خۆش بوون و هەمیشە لێرە پێکەنین و ئەمە کوڕێکی کوڕی شێخ ناوی باوکی کێبوو قەحتان وەڵی ناو هەردانەوە هادی و قەحتان ئەمە هادیە ئەمەیان هادیە ئەویشیان قەحتان ئەویان قەحتان دوای لە یەک شت هەیە لێرە بە ئەوانە خەڵکی سەرچنار نەبوو لە ناو شارەوە هەر کەسایەتی بوون هاتبوون لێرەدانی وەکە کەسایەتی ناودارەکانی دیکە کە هاتن بۆ سەرچنار بەڵام چی بوو ئەوانە مدمین بوو ئەم چێشخانەیە کاک سەباح ئەگەر هاوکارانم شایم ئەمە لە چووە بوو ئەم چێشخانە بوو ئەم جێگای لەکەوی گندەدانراوە قایلی ماستان وحدە حڕیە اشتراکی ئەوەیە بۆستن بۆی هاوکارانم وەری پێ باشە ئەمە لەو سەر بوو چێشخانەیە باشە بەڵێ هەر بەرامبەر بە شەلالەکە باشە لەو وێنەی کە کاک سەباح من حەزەکەم دوایش کاگەردی ئەگەر شتێکی هەبوو لەسەری لەگەڵ ئەوەی کە ئەم کەسانە لە ناو شارەوە هاتن لێرە دانیشن و قسەی خۆش و پێکەنینوانە لەو کاتەیە ئیتم مناڵی ئیشیەکە بەرد ئەوەی کە بە ملیانەوە بوو کاک سەباح چیان پێ جگەریانە فرۆشت و دەنکە کوولەکە و قەزوان و ئەو کاتە ئەوانە چەرەسادەوانە هەبوو ئێتە بەعزیەکە بوو ئیمکانێتی باش نەبوومانە مەسەن کاسپیانە کرد لەم هینەیە
جا مجموعة خلق سليماني كزود طبعا هاتم ليرة دانش وسيران أنا كلا فاروق محمد صالح ديلان وبالرحمن مجموعة دو بس أنا ودارك أنا هاتم بوئيرة وأحمد شمال دائما ليرة هي جيد مجموعة برادراني خوي وشوال باقوم إن أنا هاتم بوئيرة إتري بعض سيراني تياكرا خلق لا سرشنا ولا أنا وشارة وأنا هات القربالغيشين دروس بو إنجال لسه كاني حفتايا خلشي الجنوب لبصرة وأنا لبصرة وخلقها بوئيرة والسيران لبصرة وأهاد بوئيرة والسيران لحموها لحمو هنا كانوا هات حتى كويتي وسعودي شاه بوئيرة زول إني خوش يبو حكومتي عراق وابو هاني هرشوار دورة كل بخيمة خيمة اللي راه هين كردوا معنا نصب كردوا أنا بو عائلاني كأمين نواني عائلي وهبوتين نار وسير رشوار رجلي رابو خيمة بو أناني بإيجار وكو داهاتي شيشوابو هاي استفادة شيش اللي كرا يتر خلق اللي راه سيراني خويا كردو من يادقارية كمية قالوا جا لها مش وين كانوا خلق هاتن جاري كان مجموعة من جنس بيقولي وأنا كسمعنا كل إرزاق قربالك بالجمعية شان بو اللي هو رشت مجموعة كل رجال تعظب باي بعض والي شعر الصون وكراسي تسكو أمن وشتانا ده هاتبو بالله اللي هو أنا كسمعنا كل خديك بدر ديك صباح أو سا يعني كجمعان أكل بياني زولاتي تاج قاعد دسناكو أو كاد خلق كم تر أشوا دروي شار شارك كم بو أو كاد خلق اللي هو هاتي بياسة معنا كل مجعاي ليش كركوشي ألا دارش كل جام أو كاد أبدا كم نبو آوي شي زور بقوة وكو الشلالة هات أخواره ولوليها لسيفونا كوارك كاك سوابيريا لوليها أكل سلامي كيف كوتا أي فراني هاني أيوة شيخ كان أنا بخودني عائلة كركوشي لولا أو كبروار اللي دانش تبون مجموعة آفرت وكشان لقلابو كشيش أو كشكان لقلابو شعر الصور بعض على فيها بقاش بقاشان خسبوا آوا كوان قاشي خس سر بردي شي يوسف يحصل كوتا آوا كوان كوتا آوا كبردي عائلة كيحمو دس يعني كل بقي جيجو أمثال وأوسان منيش جنجة شي حماسية قرم طبعا بوملاج وكم مراوي وين ما صارش ناري ساعات شي أوريد من دسها ودام كان فريمة بجلة واني قوم فيها فريمة وي فرياكي يكسرنا وقيم قلت هاني ما دروان كادش يعني شو رزقك كده كانوا كلا استثمار ما بيجي يعني راس هاني ما دروان أنا دامنا لقراقي أو معنا والله ترى عائلة كزوز وسباس يعني كلمة معنا زادنا موش يعني كلمة بخاولي أو أمانة هم يادقارين بو إيوه كمان يادقارية جا شفتها أبو هاني كوبي أبو هاني سار بيا أبو الله كاك صباح توكو وين غريكي كون كا لسرچنارا كارت كردوم خلك ابو لپیشا وين كي گرتي بيتو استو وين كان تموي ارشيف كردي بيتو لاستا وين كتابته ودسكان والله نالمون عليه أزاني تو وقت خوي رسم وقرتهم يصير رسم كم في ما أو وقت رسم شيء مجموعي وين رسم فوريا كام خواعفي كزياد ومرد أبو نجم خواعفي كامرد جعفر كومبو مرد كاك فوزي مسيحي مجموعية زوج ولا رسمي أو وقت وشو بسط رسمي بالله من كهاتم طبعا زوايا رسمي جوان ما قلت وقت تلمش بانجدر صباح بغدادي بونا وبانجدر رسم كل بصو بنجافلس كانت هديك وين رسم زور رسم وقتها تدخل كهاتم لشاركاني كأمانة رسمي يعني قلت طبعا غشوش فيه وقتها ابوايا لما حمامكم كلوا بدارك روم بيبيع فيلم مشوشتو وش ما كردو طبعا ما كردو انا ابوايا دوايبه بريد عنوان مدور يقول بريد بوتا منار خاطر روباك يك باسي يمكن امام بقشتي باسي يعني كرتا عليك باين زوناتي تاج ما شنو برناكو يو كلام خوتان اماداك شلو برجي كرديتان لبرك شلون هاتن دايكتان اويك زور خواردن بو هر يابراق بو يعني چی کشتانه باخيم يابراق بو بمور كيسليمان خاطر بحسك كان يابراق كل ما كانوا دايبو بخوا انا كبن بو سياتر اسرانا كاك صباح عليه وخاله عليه حزي لابراق ربي دور محزله بلام لما ما خواردو انجا هاتين بو ايره اما شيريني مانينا چامانه هنا اوا قد لبياني ونا هاتين لا عسرانا عسري في زو هاتين تا شودرن اوا شودرن اروشتين جمعان خلقك الروشتواني طبعا وانا سر امجادانا زوز وقربالغ والله هادشي باسي خطكاني ناو شار هي هاتن بو ايرا يعني خلقي انا قواسه بباسي مصلحه واني بباسي خطكاني ترحمي انا هاتن بعض جيبو بيكابي جهات او انا خلقي عشامك زور بو يترى بقى لما يدو ساعتها برشنا واني كدنيا تاريخ ابو منطقه محرمه والله كانت خلص تيت وان الشوب ميلي لا ما نو بعض الكسي ما جاءوا مكان او كسرتنا او كاكس او بس يوم او كبو باسكم
بۆ دوای ساڵەکانی هەفتا بکەم خۆزاتەکە کرد کە خێمەکان لێرە هاڵدا من باسی زووترێ بووە کە بەڵێ باشە خات و ڕووپاک بزانین کاتی تەلەبایەتی بۆی بچینەویدا بوو ئەو سەرچنار خانی کەمتیا بوو چۆڵ بوو بە هەر خانەکانی معمەل خات و ڕووپاک ئەو کاتە کە ئەڵین بۆ نمونە وەکو دکتۆرڕوا ئێمەش قسێکمان لەسەر گەمەوە مچی لە تازێ یعنی زۆر گرنگە ئەمە لە مەکتەبەوە مناڵ فێری ئێرە بکەی ئێرە خۆشتویە لەو کاتەیە مەکتەب و مامۆستا و تەلەبە و شت ئاهاتن بۆ گەشتی بۆ نمونە گەشتێ بە خوێندکاران بکەن یان ئەو شێوازیان لەوانەیە نەبوونی ئۆتۆمبیل بوو بێت شخصی خۆم ئەوم پێ نەکراوە نەوەڵە یعنی دیارە ئەوانی کە شەر نەچوون ئەی باشە لە ئێستاە کە ئێستا هەموو هۆیەکانی گواستنەوە ئۆتۆمبیل هەیە و زۆرە و چەند گرنگە بناڵەکان بێنی ئاشتیانکەی بووێ من بڵێنەوەکانم ئاگام لێ هەفتەی ڕۆژێک یا بە 2 هەفتە جارێک ئەیان بنە بۆ شوێنێک ئەیان بن بۆ سیتی سینەما ئەیان بن بۆ مەکتەبە عامە ئەیان بن بۆ چابیلات نەمبیستۆ بیان هێنن بۆ ئێرە تا ئێستا شوێنێکی بۆ مناڵ لێ نییە تەرخان کرابێ بۆ مناڵ کە بێ لێرە سەیری شتێک بکات خۆی زۆر پێویستە بەڕاستی وەڵام من لێرەوە بە ئەمەلخانەڵێم یعنی بە باشی چاوێک بەریا بخشێنن ئەم سەرچنارە هیچی کەمتر نییە لەو هەموو مەسیفانەی وڵاتانی تر بیکەن بە شتێکی نمونەی شتی تازە و حەزاری تیادا بنێن بەڕاستی هەر بەمە ئیکتیفا نەکا خەڵک بە 4 کورسی و مێزێک دانیشێ خۆی خۆشە بە هەموو نەوعی سەرچنارە بەڵام ئەبێ شتی باشیشی بۆ بکرێت ئەبێ خۆشمان بتوانین ڕێزی بگرین و پاک و خاوێنی بگرین ڕاستە من لێرەوە یەکش دەڵێم هەفتەی پێشووتیان حەدیقەی شعب کرایەوە من و ڕەفیقێکم چوین چاوێکی پیا بخشێنین 2 ڕۆژ بوو کرابەوە هەموو ئەرزەکە خنچکە چی پێڵێن هینی جگەرە بوو بە شەرتێک هینی تەنەکەکە لەویا دانرا بوو حیفێ کە ئاوە بە پاک و تەمیزی ڕای ناگرن بەخوا کاگەردی ئەگەر ئێستا بۆ منە گەشتیارێک مەجموعەیە کەسم بینی لەوانەیە لە خواروی عێراقاتون عەرەبن کاکسەوە یعنی ئەگەر ئێمە خۆمان پاکوخیان ڕانەگری چاو لێ ماکە بەڕاستی حیفە بەڕاستی خەفەتم خوارد بەڵێ دە پاک و خاوێنەکەشی ڕائەگرن نەخۆشی شانەوێت من دیومە مناڵی عەرەب شوشەی محەتەی پاسئیپینەکانی شکاندووە وتمە 1000 جا گوناهبار بم ئەم بەدەسەوە بەخوا خۆم تۆوە ئەڵێ عەرەبن من خۆم کوردم دیوە لە جادەی سەهۆڵەکە درەختەکان ئەوە نەبوون هەڵی کێشە گەڕامەوە وتم کاکە بۆ وا ئەەکەی کەچووکی تۆ حەقت چێ بەسەرەوە میوانەکان خۆتە زانین پرۆژەی ئاوی سەرچنار بەشێکی زۆری لە ئاوی گەڕکەکانی سلێمانی دابین ئەکات هەبووە ئەمێسە ڕاستەوخۆیەکمان هەیە هاوکارمانڕەوەن لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیدا گفتوگۆ دەکات و زانیاری زیاترمان پێ ئەدات با پێکەوە بینەری بین فەرموون. سڵاوتان لەبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی کورسات بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ سڵاو لە هاوکارانم سەرکو و پەیوەند ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئێمە لە هاوینە هەواری سەرچنارین هاوینە هەواری سەرچنار پڕ لە ئارامی پڕ لە جوانی هەرچەندە ئەم هاوینە هەوارە کۆن نییە بۆ زۆری نەمان لە پارێزگاکانی دیکەی عێراقەوە کە سەردانکەرانی ئەم هاوینە هەوارە لە پێشتر زۆر بووە و بە تایبەت بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی کە ئەمە شوێنێکە پڕ لە یادگاری لە ئێستاشدا بەداخەوە کە ساڵانی ڕابردوو کەمتر سەردانکەری هەبووە ئەم هاوینە هەوارە بەڵام لە ئێستاە ئاشتبوونەوەیەک ئەبینڕێ لە نێوان هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی پارێزگای سلێمانی لەگەڵ هاوینە هەواری سەرچنارە هاوینە هەواری سەرچنار کە باز لە هاوینە هەوارەکەکەین بە ئاوە سازگارەکەی ناسراوە کەم ئاوە لە ناوچەکانی دەوروبەریەوە لە بەرزاییەکانی دەوروبەریەوە هەڵەقڵێت و دێتە ناو هاوینە هەوارەکەەوە کە ئەم ئاوا سوودی لێ ئەبینرێت بۆ دابشکردنی ئاو بۆ زۆرینەی گەڕەکەکانی سلێمانی کە ئێستا لە ناو ئاوەکەیە لە ناو هاوینە هەواری سەرچنارە پرۆژەیەک هەیە بە ناوی پرۆژەی ئاوی سەرچنار کە سوود لە ئاوەکە ئەبینڕێ ئەم پرۆژەیە لە نزیکەی 70 ساڵە دروست بووە و سوودی لێ دەبینرێت بۆ دابینکردنی ئاو بۆ زۆرینەی گەڕەکانی سلێمانی زانیاری زیاتر وەرەگرم لە بەڕێز ئامانج جەلال و تەبێژی بەڕێوەبەرایەتی
ئاوی سلێمانی بەڕێزیان وردەکاری زیاتر لەسەر پرۆژەکە و هەروەها گلدانەوەی ئاو و سوودبینین لە ئاوەکە بۆ ئەم ساڵ ئەخاتە ڕوو. کاگامان سڵاوت لەبێ ئەم کاتت باش سەرکەوتو بن هەمیش بەیانی بەڕێزت باش. کاگامان سەرەتا باسی بە کورتی باسی مێژوویەکی پرۆژەی ئاوی سەرچنارمان بۆ بکەیت. پرۆژەی ئاوی سەرچنارێکێکە لە پرۆژە گرنگەکانی بەڕێوەبەتی ئاوی سلێمانی کە ئاوی خاوێن دابینەکە بۆ بەشێکی لە هاوڵاتیان لە شاری سلێمانی و لە ئەو گەڕەکانی کە ئاو لەم پرۆژەیە وەرەگرن. پرۆژەکە لە وەکو ئێمە زانیاریمان هەبێت لە ساڵی 1953 بۆ پرۆژە لە دوای ئەوانەیە ئەو پرۆژێ ئاو بۆ هاوڵاتیان بەرهەمێنێت. پرۆژەکە نزیکی 100 کارمەند کاری تێدا دەکەن 24 ساعت ئاو لەم پرۆژێ بەرهەم دێت لە دوای ئەوانێ ئاو بۆ گەڕەکانی شاری سلێمانی بەرهەمێنێت. کاک ئەمانش ئاستی ئاوەکە بۆ ئەم ساڵ چۆنە؟ ڕێژەیەکی زۆر باران باریوە لە چاو ساڵانی ڕابردووە هیچ جیاوازێکی هەیە؟ ئێمە ئاو لەم پرۆژەیەکە وەرئەگیرێت سەرچاوکی چەند کانیەکە لە ناو پرۆژەکەیە. سەرچاوی کانیەکە وەکو باسەکرێت بۆ شاخی گومە و بۆ مێرگەپان لێوە ئاو بۆ هاوڵاتیان لەوێ یەتە ناو پرۆژەکەوانێ. بەدڵنیای یاوانێ ئەم ساڵ لە چاو 2 ساڵی ڕابردووە هەرچەنە لە چاو ساڵانی لە دوای 2009وانێ ئەو ئاوە نەبوو کە ئێمە دڵخۆش بینتیایە، بەڵام لە چاو 2 ساڵی ڕابردووە ئەم ساڵ باشترێ بوو دابشکردنی ئاو زیاترێ لەم پرۆژەیەوانەیە بۆ بە چاو ساڵانی ترە. دیاریکراوە ئەم پرۆژەیە سوودی لێ بینڕێت و ئەتوانێت ئاوی چەند گەڕێکی شاری سلێمانی دابین بکات؟ خۆی لە وەرزی بەهار و زستانە گەڕەکان زۆرتر دەبێت، بەڵام لە وەرزی هاوینە بەهۆی دابەستنی ئاوەکەوان ئێمە پشت بە پرۆژەی دوکان دەبەستین. ئەو گەڕەکانی کە لە وەرزی بەهار و زستانە ئەمە تا ساڵی 2006 بەتەنها لەم پرۆژێ ئەومان بۆ تا مانگی 5 کە خەڵک پێویستی باوە بوو ئەومان بۆ هەموو شاری سلێمانی دابین نەکرد، بەڵام لە دوای ئەوەی کە شار گەورە بوو ئێمە لە هێڵی 1 و پاشان لە هێڵی 2 لە مانگەکانی 5ەوە زۆرترێ ئاو لەو گەڕەکانە لەبەرەوەی بەتەنها ئەم پرۆژێ توانای ئەوەی نییە ئاو بۆ هەموو شاری سلێمانی دابین کات. 2 پرۆژەی ترمان هەیە لەوانەوە ئاو بۆ شاری سلێمانی ئەو خەڵساو ناحیانەی کاکەونە سنووری بەڕێبەرایەتیمانەوانی ئێمە ئاو لەو پرۆژانەوە دابین دەکەین. سەرچاوی ئاوی پرۆژەی سەرچنار تەنها ئەم منفەزەی هەیە یان منفەزی تریشی هەیە و لە شوێنی تریشەوە هەڵەقڵێ؟ وەکو پێم وتن چەند کانیەکە لە ناو پرۆژەکەیە لێوە هەڵەقڵێ و ئەو وەرزانەی کە ئاو زۆرتر ئەبێت ئاوکە دەڕوات بەم منفەزانەوە ئەڕواتە خوارەوە و ئاوکە ئەچێت بەتە چەمیتان جەرۆوانێ و لێوە ئەچێت بۆ بەنداوی دەربەندی خان. پلانتان چییە بۆ پرۆژەکە باشتری بکەن یان ئامێرەکانی بگۆڕن یان سوودێکی زیاتر لە ئاوەکە ببینڕێت؟ ئێمە پرۆژەی ئاوی سەرچنار بە شادەماری دابینکردنی ئاوی خاوێن بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانیا دەزانین. بەردەوام ئێمە ئەو پرۆژەیە کاری تێدا کرێکاری چاکساسی تێدا دەکرێت. داوەچمان ئەوەیە کە لە نی پەیوەندیدار کە بەردەوام بێ لە هەرچەنە هاوکاری و یارمەتیدانی زۆری پرۆژەکە کراوە، بەڵام ئێمە تەموحمان زیاترێکە ئەمانەیە کە یارمەتیەکان و ئەو کارە چاکسازیانە زیاترێ بکرێت بۆی هاوڵاتیان زیاترێ سوودمەند بن لەم پرۆژە جوانی شاری سلێمانی. کاگامان بەڕێزێشت سەرچناریت یادگاری چییە لەگەڵ سەرچنارە؟ وەڵای ئێمە من خۆم لە دایکبووی سەرچنارم، گەڕێکی سەرچنار و پرۆژەی ئاوی سەرچارێمە لێرە باخەکەی سەرچارمان پێوت هەموو یادگاریە بۆ من بەڕاستی لەبەرەوەی هەموو یادگاری خۆشی و قۆناغی مناڵیم و قۆناغی سەرەتایی خوێندن و لە مەکتەبی سەرچار و لە مەکتەبی بۆتانوانە ئێمە هەمووی خۆشی بووە کە ئێمە اینە سەرچارانە بەڕاستی خۆشیێکی تایبەتی لە چاو خەڵکانی ترا بە ئێمە هەستی پێەکەین لەبەرەوەی هەمووی یادگاری و هەمووی یادگاری خۆشەکان مناڵیمانی تایە. بەڕاستی سەرچار ئەو شوێنەیە کە هاوڵاتی کێتە ناویانێ دڵی گەشە بێتەوانەیە ڕۆحی ئاسوودا بێت هەمووی خۆشیە و هیوادارم هاوڵاتیان کە سەردانی ئەم شوێنە خۆشە بکەن بۆ ئەوەی ئەو جوانی و ئەو ئاوە جوانە و ئەو ئاوە شیرین و پاکەی کە ئاوی سەرچارێکێکە لەو ئاوە پاکانەی کە لە هەموو شەرقی ئەوسڵەدا کە ئاوی سەرچار بە خاوێنترین ئاو ئەزانێت. هیوادارم هاوڵاتیان سەردانی بکەن
پرۆژێکی جوان و کاری جوانتری تیا بکەن بۆی زیاتر هاوڵاتیان سەردانی بکەن. ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان بە تایبەت گەشتیاران کە سەردانی هاوینە هەواری سەرچنارەکەن تاکو شوێنەکە پاکڕاگرن تا ئەو شتانەی کە بۆ نمونە دەبەی ئاو کە ژینگە زۆر پیسەکات نەیخەنە ئاوەکەوە. بەڕاستی ئێمە گرفتی زۆرمان هەیە لەگەڵ گەشتیارانە گەشتیار لە کە یان سەردانی پرۆژەیاوی سەرچنارەکەن یان سەردانی پرۆژەیاوی دوکانەکەن قەشخۆڵی بۆ ئێمە هەردووکی وەکو یەکوای لە بەرەوەی دابینکردنی ئاوی هاوڵاتیانە ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە دەبەیەکی زۆر لەگەڵ ئەو کیسەی خۆڵانی کە هەیەە یان ئەو پاشەڕۆیانی کە هەیە نەیخەنە ناو ئاوکەوە ئەمەش گرفتی زۆر بۆ ئێمە دروستەکە لەبەرەوەی ئەو وەرگری ئاوکە ئینتێکەکە جاری وا هەیە لە دوکان بە تایبەتی ئەو هەموو مادە و پلاستیکی و ئەو هەموو کیسە خۆڵەکۆ بێتەوە ئێمە ناچارە بین پرۆژەکە بۆستێنین بەردەمی پرۆژەکە پاکوێنەوە چەند ڕۆژێکی پێشێ پارەیەکی زۆر لەسەر ئێمە ئەکەوێت سەرباری ئەوە دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانی بۆ 23 ڕۆژ ئەوەستێت سەرباری ئەوەش کە ناشرین و کە دیمەنێکی ناشرین بە پرۆژەکان ئەبەخشێت بۆ ئێمە داوا لە هاوڵاتیان نەکەین کاتێ سەردانی ئەم پرۆژانە ئەکەن کەیان خۆشی خۆیانی لێ ئەدینن گەشتیارێکی زۆر سەردانی ئەکات داوایان لێکەین تکیان لێکەین کە پرۆژەکان پیس نەکەن لەبەرەوەی سەرچاوی دابینکردنی ئاوی خواردنەوە ئاوی پاکی هاوڵاتیانە لە شاری سلێمانی زیاترێت لە ملیۆنی هاوڵاتی لە پرۆژی سەرچنار و دوکانەوە ئاو وەرئەگرێت ئەو هاوڵاتیانە کە ئەبێن کە سەردانی گەشتیارەکانەکەن بۆی نەبن بە گرفت و دواکەوتنی ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانی. بەڕێستان ئەو جیاوازیە ئەبینن ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردووە وەکو سەردانی هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و پارێزگەکانی دیکەش گەشتیاران سەردانیکردنیان زیاتر بووە بۆ هاوین هاواری سەرچنار بە دڵنیایی ئەوان دێت چەند هۆکارێک هەبوو کە هاوڵاتیان سەردان دەکەن یەکی لەو هۆکارانە ئەو داخستنی ئەو گازینە شتانە بووە کە ئەوەیە هۆی کارێکی باش و دەستخۆشکەریە هەروەها بارانبارینی زیاتری هاوڵاتیان ئەگەر تۆ سەیری هاوڵاتیان کەی یان بۆ ناخواردنی بەیانیان یان بۆ دانیشتنی کاتەکانی تر لەمیە ئەمە هەمووی خۆی لە خۆیان وای لێ کردووە کە لە ڕووی کە ئەمنیەت و لە ڕووی جوانی و لە ڕووی هەموو لایەنەکانی تراوانی هاوڵاتی وا بکات کە سەردانی پرۆژەکان بکەن شوێنی گەشتیاریەکە بکەن بۆ ئەوەی بە ئاسوودەی خۆیان و خێزانیان تیا بۆ چەند ساتێکات بەسەر بەر. پێتان وایە سەرچنار بتوانێت بۆ نوبەرامەی جاران بگەڕێنێتەوە بۆ ئەو هاوڵاتیانەی سەردانیەکەن؟ بەدڵنیایی یاوانێ من پێم وایە ئێستا بۆ نوبەرانکی لێستەوە دیاریاوە من خۆم زۆر بە کەمی کە هاتمە ئەم سەیرانگاوانە بە کەمی هاتم بەڵام ئێستا خۆم و مناڵەکانم بە کاتێکی خۆش و جێوێکی خۆش بەسەر دەبین لەبەر ئەوی هەموو لە ڕووی هەموو ئەو شتانی کە باسم کرد ئاسوودەی ئەتوانی کێستا ئەتوانی مناڵبێنی بۆ ئێرە ئێمە باخەکەی سەرچناری پێڵین بە زمانی سەرچناریە کۆنەکانی خۆمان ئەتوانی بینی بۆ باخەکەی سەرچان لەبەرەوەی هەستەکەی کە ئارامێکی تێدا بەردەستە بۆ ئێستا. سپاس بۆ بەشداریکردنت کاکامەتەگەر شتێکت هەبێت لە کۆتایە بتوێ ئاماژەی ببیت. زۆر سپاس بۆ ئێوە ئێمە بەردەوام لەم پرۆژانە پرۆژەی سەرچنار بە تایبەتی کە ئێمە شادەماری دابینکردنی ئاوی خاوێنە بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانی داوا لە هاوڵاتیانەکەم کە سەردانی ئەم شوێنانە ئەکەن پاگوخایانی بپارێزن بە شوێنی خۆیانی بزانن بۆ ئەوی بتوانین بە هەموو لایەکەوە ئەم جوانیەکە و هەم دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیان لەم بۆ شاری سلێمانی دابینکەین. سپاس بۆ تۆ. وەڵایزان و خۆشەویستان پرۆژەی ئاوی سەرچنار کە لە ساڵی 1956ەوە بوونی هەیە و خزمەت بە شاری سلێمانی ئەکات و بۆتە ئاوەدانی بۆ هەم هاوینە هەواری سەرچنار هەم بۆ شاری سلێمانی و هاوڵاتیان ئەم ساڵ زۆر بەتایبەت بە تام و بۆن و بەرامەی جارانی سلێمانی سەردانی هاوینە هەواری سەرچنارەکان تۆی هاوڵاتی ئەگەر تا ئێستا بیرت لەوە نەکردوێتەوە کە بیتە هاوینە هەوارەکە بۆ لەمە دوا لەگەڵ خێزانەکەدا سوود لە هاوینە هەواری سەرچنار ببینە لەبەرەوەی کە ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان و خێزانەکان بۆ پیاسەیەک بێ بۆ خواردنەوەی چایەکی ئێواران بێ یاخود بۆ نان خواردنێک بێت ژەمەکان بێرنە ئێرە سەردانی هاوینە هەواری سەرچنارەکان ئەگەڕێمەوە لای هاوکارانم سەرکۆ و پەیوەند. دەست خۆشڕەوەن سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەش لەبەرەوەی کە ماژێکی زۆر جوانیا بۆ پرۆژەیە کە چەند سوود و تایبەتمەندی هەیە بۆ ئەم شارە و ئەتوانین
ئێمە وەکو ماڵەکانی خۆمان سوودی لێبین لەگەڵەوەی کەمە سەرچاوێکی ئاوی باشە بۆ ئەم سەیرانگەش